السلام عليكم ورحمة الله. برسال قلق أكريد لويك زير بكرني يعني بفروشين من أنا ودا عليهم بروح شيء دو صوزانة عليهم تا استالة شيء ويتكتا نتكريوه بويك أما بيامي كم دوام منية كان زكي دا صالة كبيتان عليهم عندي بيتان كري زير بكرنو ومفروشين ويك يقرامي بيكري با قرامي بكريت أو يشيلوش بيكري با يشيلوش بكري هروها حكومة شوكو الصين خاوني مليار ونيوك دانشتوانا خلكي بهمان شو أموتي بيوتونا أو قرامي بيكري با قرامي بكري أو يشيلوش بيكري با يشيلوش بكري دايبني لزياتي أو باري كهيتي لمالي أو بارا تومن بي دينار بي ليرة بي يورو بي باوند بي دولار بي هر باري لو باري كاغزيانا بحيان ورده لبرامبر زير دادي تخواري بس هوكاركي ناكم چونکە زۆری ئەخایەنێ لە ڕابردوودا باسم کردو بەڵام ئەو هۆکارانی کە لە ڕابردوو زێڕیان بەو ڕۆگەیاندووە ئەم هۆکارانە لە بەردەستدانە کەواتە لە داهاتووشدا دڵنیا بە بەرزە بێتەوە ئەگەر ڕۆژێک دوان دابەزی بۆی کە ئەو ڕێوشونانە کە بانکە جیهانیەکان و حکومەتی ئەمریکا ئەگرێتە بەر ئەمە نەتان شلەژێنێ بۆی کە تووشی ڕاڕایی بن بەڵکو دایبنی لە ماڵێەوە ئیتر حسابی مانگی کودوان و ساڵێکانی ساڵێکی بۆ بکە ئەز ئەبینی کە فەرق و جیاوازەکەی چەند زۆر بۆشە بەڵێ لیرەت پێکڕێ زیوت پێکڕێ کە زێڕی پێ ناکرێت با زیو بکڕێت بۆی کە پارەکەی لانی کەم پارێزراوە بێت چونکە ئەو پارەیە بەهای لەدەسەدات ئەگەر دوو شت بینە بەر چاوی خۆمان کەسێک دە وەڕقەی هەبێ بۆ نمونە کەسێکیش بە قەدرای دە وەڕقە بابن 10 گرام زێڕی هەیە ساڵێک کە سەیرکە ئەم 10 گرامەی کە هەیەی زێڕەکە ئەبین 100 یۆرۆ بەلایانی کەمۆ زیادی کردو نرخەکەی بەڵام دەوەڕقەکەی چی زیادی کردووی چی زیاد نەکردو بەڵکو لە جێگای خۆی وردە بەهایەکەی دێتە خوای لە بەرامبەر زێڕەکەیە کەواتە دانانی دەوەڕقەکە هەڵەیەکی گەورەیە دانانی 10 گرامە زێڕەکە ئەمە کارێکی ژیرانەیە جا ئینسانی ژیر ئەوەیە کە بەڕاستی دەرس وەرە بگرێت لەو شتانێک کە لە ڕابردووم باس کردوونە بەڵام ئەو گلەی لەو کەسانێکم کە بەڕاستی چەندین جارم قسەیان بیستۆتەوە بەڵام هەنگاویان نەناوە بۆی کە زێر پارەکەیان بکەن بە زێڕ وەرحاصل بۆ داهاتووشدا بەڵێ زێر بەرزە بێتەوە چەند جار وتومە ساژەڵێم و ئەگە دابەزی کەمێک مشەوەژمە بن داینێن و پارەکەتان پارێزراوە بێت زێڕەکەتان پارێزراوە بێت لەوەی کە ئێوە بە زێڕ بیدەن بە زێڕەکە بدەن پارێزراوی بەڵام بە دینار بێ یاخو بە دۆلاری بەر دراوێشتر بێت بێگومان زیانێکی گەوراکەن لە داهاتوودا ئینشاڵڵا داهاتوودا باسی هۆکارەکە یەکەم بە بۆی کە بە چاوەڕوون بن بەڵام تەنها ئەوەندەتان ئاگادارەکەمەوە ئەمڕۆ بیکڕە لە سبەینێ باشترە ئەم مانگە بیکڕە لە مانجی داهاتوو باشترە بۆشە دەستان مەپارێزن لە کڕێنی زێڕە جا هەر زێڕێک بێ ئاگادار بێ ئایا 21 بێ 18 بێ 22 بێت 24ەکە بێ هەر زێڕێک لە زێڕەکان لەوەشدا نەما بڵێ ئایا کامیان هەرزانترە بۆ چەند دۆلارێک خۆتان مشەوەژ مەکەن ئەوەی پێتان نەکرێت بیکڕن بڵێ حەقدەستی کەمترە یان حەدە زیاترە ئەمە لە کاتێک ئەبوو کە تۆ هیچ شتێک لە ئارادا نەبوو بەوەی کە تو حسابی چەند دۆلارێکی حەقدەست بکەیت بەڵام ئێستا ئەگەر کابرا خەش لەکڕێ مەسەلەن خێزانەکەی بەخۆی واکات ماڵ و منداڵەکەی بەخۆی واکەن هەم سوودی جوانەکەی لێبین هەم سوودی کە پارەکەشان پارێزراوە کەواتە مستعملە کڕی زێڕی بەکار هاتووە کڕی زێڕی خەش لەکڕیت لیرە ئاکڕیت ئۆنسا ئاکڕیت چیلۆ ئەکڕی گرنگەوێتەوە ئەو پارێت بە شتێکی کاڵایەکی باش داوە بەنسبەت ئەوەی کە زیویش بکڕین زیو قەد وەکو ئێستا کەوکە و سەردەما یاخود ئەو بارودۆخە قسەی لەسەر نەکراوە کە زۆر پێشبینی ئەکەن کە زیویش لە حەدی خۆی زیاتر بەرز بێتەوە لەوەی کە هەیە کە هەرچەندە من ئەڵێم ئەوەی کە زێڕی پێکرد با زێڕەکە بکرێت چونکە ئەمە بەرچاوڕوونی زیاترە یاخود ئامڕازەکان زیاتر لە ئارادانە بەوەی کە نرخی زێڕ زۆر بەرزتر بێتەوە زیویش حتمما لەگەڵ خۆی بەرزەکاتەوە بەڵام وەکو زێڕەکە نییە بەڵام ئەوەی کە پێی ناکرێتن زیو بکرێت بازی و بکرێتن گرنگەوەیە پارە نەبێت جە هەر دراوێک بێت ئەوانەی کە پارەشان دانراو هەیە بۆ شتێکە دایاننا بۆ سەفەرێکە بۆ حەجا یان بۆ نەخۆشیەکە بۆ عەمەلیاتێکە بۆ خانووە هێشتا ئەو بەرنامە جێبەجێ نەکردووە بە ئێستا بیکاتە بە زێڕ ئەو دەمای کەشتەکەی هاتە پێشە جا سەفەرەکەی نەخۆی عەمەلیاتێکی سەفەر هەر شتێک لەو شتانە ئەو کاتە بە
بیکات بە پارەکە و ئیشی خۆی پێ بەجێ بکات چونکە بێگومان ئەو کاتە ئەو کاتی ئەو دادێت حتمما قازانجی لێکاتن بەشێک لە پارەکەی لەو سەفەرەکە یاخود لە عملیاتەکەی بۆ ئەگەرێتەوە بۆ هۆی بەرزبوونەوە نرخی زێڕەکەی لەوەی کە دراوەکەی داناوە جا ئەو کەسانی کە پارە یەتیمیان لەلایە ئەوی پارە مزگەوتی لەلایە کەس نەیکات بە زێڕ ببرن بە کاغەز بەڵکو بیکات بە زێڕ و دایبنێتن بۆ کاتی پێویستە. ئیتر هیوادارم پەیامەکەم گەشت بێ ئینشاڵڵا داهاتووشدا باسی هۆکارەکەی یەکەم لەو زواندا ئینشاڵڵا بۆی کە بزانن هۆکارەکەی ئایا هەرتەنها دابەزاندنی سووی ئەو ڕیبایی بانکی احتیاطی ئەمریکا یاخود هۆکاری تریشی لە پەڵدایە ئینشاءالله بإذن الله. والسلام عليكم ورحمة الله وبركاته.